بەناوی خۆی گەورە و مێرەبان ئامادەبوانی هێژە ڕۆژتان باش زۆر خوشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆ لەگەڵتان بەشدارم لەم پێشانگایە و سەردانی پێشانگەکەشمان کرد و زۆر دڵخۆش بووم بەوەی کە بینیمە. ئەمڕۆ ساڕۆژی لەدایکبوونی ڕابەرمان لە ناوی سەرۆک بارزانیشە و ڕۆژی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستانیشە. لێرەوە پیرۆزبایی لە هەموو ئەندامانی پارتی و لایەنگیران و سەرکردایەتی پارتی و خەڵکی کوردستان دەکەم. هیوادارم تەمەنی سەرۆکمان درێژ بێت و هەمیشە تەندروست و سەرکەوتوو بێت و پارتیش بەردەوام بێت لەو خزمەتەی کە بە بێوەستان لەو ساڵانی ڕابردوو کردوێتی بۆ دۆزی گەلەکەمان و بەردەوام بێت لە پێشڕەویکردنی دۆزی نەتەوەکەم. بەڕێزان، ئەم پێشانگەیە کە ئەمڕۆ بینیم بە حەقیقەت زۆر دڵخۆشی کردم، چونکە بیستم لە زۆر لەو خەوان پرۆژانە و وەبەرهێنەرانەی کە بەشدار بوون لەم پێشانگانە باسییان کرد کە توانایی ئەندازیاری زیاتر خۆماڵیە و ڕاستە لەگەڵ زۆر وڵاتانی تری بیانی پێشتریش کاریان کردووە، بەڵام ئێستا بە پشتیوانی و پاڵپشتی و دیزاین و ئەندازیارانی خۆمانەوە زۆربەی ئەو پرۆژانە جێبەجێ دەکرێن کە ئەمە جێی دڵخۆشیە. بەڕێزان، هەروەک خۆشتان دەبینن لە ساڵانی ڕابردوو لە کابینەکانی پێشووتری حکوومەتی یاریمی کوردستانیش گرنگیەکی زۆر بە وەبەرهێنان و دروستکردنی خانوبەرە و زەویبزار و تالار لە کوردستان دراوە کە بە بەراوردکردن بە ناوچەکانی تری عێراق دەبینین کە پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆوە بینیوە و ئەمەش وای کردووە خەڵکێکی زیاتر ڕوو لە شارەکانی کوردستان کە بۆ نیشتەجێبوون، چ لەبەرەوەی کە ئاوەدانی تێدا زیاتر کراوە و چ لەبەرەوەی کە شوێنێکی ئارامە و سەقامگیرە بۆ ژیانی هاوڵاتیان، چ ئەوانەی لە هەرێمی کوردستاندا دەژین یان لە ناوچەکانی تری عێراقیش ڕوو دەکەنە هەرێمی کوردستان و لێرە لەو کەشە ئارام و سەقامگیرەی کە لە کوردستاندا هەیە تەبایی پێکەوە ژیان ئاسایش بۆ هاوڵاتیان وای کردووە کە کوردستان ببێتە شوێنێک کە خەڵک زیاتر ڕووی تێ بکەن. بەڵام هەروەک دیاریشە ئێمە بێکەم و کورتیش نەبووین، بە تایبەتی ئەو بەرنامانە و یان ئەو پرۆژانەی کە لە کوردستان کراوان لە شارە جیاوازەکانی کوردستانیشدا بینیمان کە لە هەندێک ڕواوە لەوانەیە کەمتەرخەمی تێیدا هەبوو بێ، نوقسانی تێیدا هەبوو بێ، چ لە ڕووی پلاندانان یان زۆر جار لەوانەیە وەبەرهێنەرێک یان بازرگانێک پرۆژەیەکی پێشکەش بە حکوومەت کردووە و پرۆژەکەی ئەو وەرگیراوە و جێبەجێ کراوە، لەوانەیە ئەمەش هۆکارەکانی خۆی هەبوو بێ لە کاتی خۆیە. بەڵام ئێستا ئێمە لەم کابینەیە جەختی زیاترمان کردووەتە سەر ئەوەی کە مەستەرپلانی شارەکان لە بەرچاو بگیرێ و زۆربەی ئەو پرۆژانەیە کە دەکرێن بە پێی ئەو مەرج و پێداویستیانەی حکوومەت و خەڵکی کوردستان بن کە زیاتر خزمەتگوزاری بە زۆرینەی خەڵکی کوردستان بگەینە، کەواتە هەم وەبەرهێنەر و بازرگانەکان تێدا سوودمەند دەبن و هەم هاوڵاتیانیش زیاتر لەو پرۆژانە ئەبێ سوود وەربگرن و ئێمە ئەبێ ئەو باڵانسە لە بەرچاو بگرین. لە لایەکی ترەوە بە پێشکەوتنی جیهانی لە ڕووی تەلارسازی و ئەندازیاریەوە دەبینین کە ڕۆژ بە ڕۆژ شێوازی نوێتر دروست دەبێت بۆ دروستکردنی خانوبەرە لە جیهاندا. ئێمە حاڵەتێکی زۆر تایبەتمان هەیە، چونکە لە شارێکی وەکو هەولێر بوو نمونە کە کۆنترین شاری جیهانە کە ژیان تێیدا بەردەوام بووە، ئێمە دەتوانین ئەمە وەکو پێناسەیەک بۆ شاری هەولێر لە بەرچاو بگرین، بەڵام لە هەمان کاتیشدا دەتوانین هەنگاو بنین بۆ پێشکەوتوترین شێوازی تەلارسازی کە لە جیهاندا پەیڕەو دەکرێت، کەواتە هەولێر دەتوانێت ببێتە
یەکەم شار لە جیهان کە کۆنترین و نوێترین شێوازی تەلارسازی تێدا دروست دەکری. شارەکانی تری کوردستانیش بێگومان تایبەتمەندی خۆیانیان هەیە و ئێمە گرنگیەکی زیاتر بەوە دەدەین کە خانوبەرە ئاوەدانی لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستاندا بەردەوام بێت. هەندێک شت هەیە بێ زیاتر لە بەرچاو بگرین لەوەی کە لە ڕووی تەندروستی، لە ڕووی ڕوبەری سەوزایی، لە ڕووی کواڵەتی ئیش و کار، لە ڕووی ئەو مەوادانەی کە بەکاردێنن، من داوا دەکەم ئەم شتانە هەمووی بە پێی ستانداردێکی نێودەوڵەتی و پێشکەوتوو بێ و ئەو ڕخسەتانەی لە حکوومەتی یاریمی کوردستانیش بەو بەڕێزانە دەدرێ بە ئەم مەرجانەی تێدا بێ و هەرواشمان کردووە بەردەوامیش دەبین. طبعاً حکوومەتی یاریم بەردەوام بووە لەوەی کە هاوکاری کەرتی گشتی و کەرتی تایبەتیشی کردووە و ئەمە وای کردووە کە ئەم جۆرە پێشکەوتنە لە هەرێمی کوردستان بەدی بکرێ. بەڵام دەکری ئێمە باشتر دەکرێ هەنگاوی باشتر بنێ. بەداخەوە ئێمە دەبینین کە لە دنیا کەش و هەوا گۆڕانکاریەکی خێرا بەخۆ دەبینێت کە ئەمە وا دەکا بە بیابان بوون، وشکە ساڵی، کەماوی، ئەبی ئێمە خۆمان بگوجێنی لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی کە لە جیهاندا ڕوو دەدەن. ئێمە چۆن بتوانین لە بابەتی وەبەرهێنانی یارمەتی ئەم خاڵات بدەین. بەداخەوە زۆر جار بینیومە کە ڕوبەری سەوزایی لە پرۆژەکان کراوەتە قەرەبۆ یان قوربانی بۆ زیاترکردنی پرۆژەکان کە ئەمە نابێ بەردەوام بێ. من حتا لەم پرۆژەی کە ئەمڕۆژ سەردانی هێندە لە پرۆژەکانم کرد بینیم کە خانووەکان زۆر لە یەک نزیکن و هیچ مەجالێک بۆ ڕوبەری سەوزایی یان نەفەسکێشانی تێیدا بەرچاو نەکراوە. ئەمە ئەبێ گۆڕانکاری بەسەردا بێەوە داواش دەکەم حتا ئەوە بەرهێنارانەی کە دەستیشیان کردووە بە پرۆژەکانی خۆیان ئەمە لە بەرچاو بگرن وانە بێ قانونێکی زیاتر مانای ئەوە نییە سیما و ژینگەیەکی تەندروستتر دروست دەکرێت. ئەبێ حسابی ئەوە بکرێ هەر چەند خانوو دروست دەکرێ ئەبێ سەوزاییش لە بەرچاو بگیرێ و جگە لەوە ئەبێ خزمەت گوزاریش لە بەرچاو بگیرێ، ئەبێ هەموو مەرجە تەندروستیەکان لە بەرچاو بگیرێ. یەکێک خاوەن پێدەویستی تایبەتە بێ حسابیەوە بکرێ چۆن بتوانێت بگاتە باڵاخانەیەک، چۆن بتوانێت بگاتە شوێنێک کە پێویستی پێێتی، ئەبێ حسابی قوتابخانە بکرێ. ئێمە ناتوانین تەنیا بیر لە زیادکردنی یەکەی نیشتە جێبوون بکەینەوە، ئەبێ بیر لەوە بکرێتەوە کە چەند یەکەی نیشتە جێبوون زیاد بکرێ کەواتە ئەبێ ئەوەندە خزمەت گوزاریشیان بۆ دابین بکرێ. ئاوە، کارەبایە، خەستەخانەیە، قوتابخانەیە و یا شتانە هەمووی لە بەرچاو بگیرێن و لە هەمووشی لە گرنگتر دیسان من دەڵێم مەسەلەی سەوزاییەکە ئەبێ لە بەرچاو بگیرێ و ئەو ڕوبەری سەوزاییە ئەبێ زیاد بکرێ و داواش دەکەم حتا لەو پرۆژە کۆنانش کە هەن یان هەر کەسێک لە ماڵی خۆی خۆ ئەتوانێت دارێک بچێنێ یان سەوزاییەک دروست بکرێت. بەداخەوە ئێمە زۆر جار بە فڕۆکە کە بەسەر شارەکانمانە تەیە پەڕی نەبینین کە ڕوبەری سەوزایی زۆر کەمە و ئەمە کاریگەریەکی ناخۆش لەسەر گۆڕینی کەشوهەواشی دروست کردووە. هیچ نەبێ بە ئێمە بین ئەو هەنگاوە بنین بۆ زیادکردنی ڕوبەری سەوزایی لە هەموو پرۆژەکان و هەر کەسێکیش دەتوانێت خۆی ببێ بە خاوەنی ئەم دەستکەوتە بەوەی کە خۆی دار ئەچێنێ یان سەوزایی زیادەکە. ئەمە ئەبێ وەکو مەرجیش بەکار بێ لە دانی ڕوخسەت بۆ پرۆژەکانی داهاتووش. بابەتی کواڵەتی بابەتێکی گرنگە. زۆر جار بەداخەوە بینیمانە کە لە باڵەخانەکەم پێشتر یان ئێستاش لە زۆر وڵاتانی دنیاش ئەمە هەیە، تەنیا ئێرە نییە، بەڵام ئاگرکەوتنەوە کە دەبێ بەداخەوە شێوازی ئاگرکوژینەوە یانیش سیستمی ئاگرکوژینەوە بەو شێوەیە نییە کە بتوانێت زوو کۆنترۆلی ئاگرەکە بکە و بەداخەوە خەڵک گیانی خۆشی لە دەست دەدا. مەسەلەی زەوی لەرزە ئەبێ ئەوەش لە بەرچاو بگرین، ئاگرکەوتنەوەی لە بەرچاو بگرین، لافاو ئەبێ لە بەرچاو بگرین، ئەبێ کواڵەتی ئەو پرۆژانەی کە دروست دەکرێت هەموو
ئەم شتانەش لە بەرچاو بگیرێت کە چۆن ئێمە بتوانین ژینگەیەکی تەندروستتر بۆ هاوڵاتیانی خۆمان دروست بکەین. ئەبێ هەموو پرۆژەیەکیش ئەو خزمەت گوزاریانەی تێدا دروست بکرێت کە پێویست نەبێ یەکێک بۆ ئەوەی مناڵێکی بچووکی هەیە لە کۆمەڵگەیەکدا دەژێ بێ قوتابخانەکەی نزیک بێ، ئەبێ خەستەخانەکەی نزیک بێ، تەنیا چاو لە بابەتی بازرگانی پرۆژەکان نابێ بکرێ. ئێمە وتومانە لەم کابینەیە هاوڵاتی جێی بایەخی سەرەکی حکوومەتە و هەر پرۆژەیەک دەکرێت بۆ ئەوەیە زیاتر ئێمە بتوانین خزمەت بە هاوڵاتیەکانی خۆمان بکەینین. هەروە ئێمە بڕیاری ئەومانداوە کە 20,000 یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەد و هەژار دروست بکەین. ئەمە یەکەم پرۆژە نەبووە و دووە پرۆژەش نابێت. بەڵام لەم کابینەیە بڕیاری دروستکردنیان 20,000 یەکەی نیشتەجێبوونە بە نرخێکی کەم و قستی درێژخایەن بۆ ئەوە بووە کە ئەو بەڕێزانەی توانایی مادیان کەمە بتوانن سوود لەم پرۆژە وەربگرن و پرۆسەکەش دەستی پێکردووە لە چۆنیەتی ناونووسکردن و دواتریش هەڵبژاردن یاوانەی کە ئەبن بە خاوەنی ئەم یەکەی نیشتەجێبوونانە کە داواشم کردووە بێ ئەم یەکانە هەمویان بە کوواڵەتیەکی باش و بە خزمەتگوزاریەکی تەواو پێشکەشی هاوڵاتیان بکرێن. بەو ئاواتەی کە ڕێژەی کرێنشینی لە کوردستان بۆ کەمترین ئاست نزم بکەینەوە و وای لێبێ ڕۆژێک هەموو کەسێک ببێ بە خاوەنی خانووی خۆی یان یەکەی نیشتەجێبوونی خۆی. ئێمە بۆ ئەوەی بتوانین بەردەوام خزمەتی خەڵکی خۆمان بکەین ئەبێ ئەوەشمان لە بەرچاو بێ کە تەنیا دروستکردنی خانوبەرە و تەلارسازی کافی نییە و ئەوە پێویستیمان بەوەیە کە ئێمە وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵیشدا بکەین کە کردومانە و لەم کابینەیە زۆر بایەخمان پێداوە. هەروەها کەرتی پیشەسازیە بێ زیاتر بەرەو پێشەوە بین بۆ ئەوەی هەمان پیشەسازی ببێ بە پاڵپشتێک بۆ ئەو وەبەرهێنارانەی کە وەبەرهێنان لە کەرتی خانوبەرەدا دەکەن. دڵخۆش بووم کە بینیم ئەمڕۆ زۆر لەو بەڕێزانەی قسەم لەگەڵکردن باسییان دەکرد کە هەندێک شت لێرە خۆیان دوری دەکەن بەڵام زۆریشی هاوردە دەکەین بێ هەوڵی ئەوە بدەین ئەو دەوڵەمەندیایی کە کوردستان هەیەی خاوەنی سامانێکی سروشتی دەوڵەمەندە وای لێ بکەین هەموو ئەو کەرەستانە بۆ دروستکردن و بیناکردن و ئاوادانکردنەوەی کوردستان جارێکی تر بەکاری بهێنینەوە. من دیسانیش دەڵێم بەردەوام دەبین لە پاڵپشتیکردن لە کەرتی تایبەت کە ڕۆڵێکی باشیان بینیوە لە ئاوادانکردنی کوردستان و بەردەوام دەبین لە وەبەرهێنان لە هەموو کەرتەکان کە خزمەتی هاوڵاتیاندا دەکات. من جارێکی تر سوپاسی هەمووتان دەکەم بە خێراتنتان دەکەم و هیوادارم هەمووتان سەرکەوتوو بەختەوەر و تەندروست بن.